بینەرانی هێژە ڕۆژتان باش لە بەرنامەیەکی دیکەی ئاکتوێلدا پێکەوەین. بینەرانی هێژە بەرنامەی ئاکتوێلی ئەمڕۆمان سەرەتا لە ناوەندی ئەوروپا لە پایتەختی ئەوروپاوە دەست پێ دەکەین و ئەمڕۆ کۆبوونەوەکانی ناتۆ کە بە کۆبوونەوەی باڵا دەناسێ لە بڕۆکسلی پایتەختی بەلژیکا دەست پێ دەکات. کۆبوونەوەی ئەمڕۆ بۆ تورکیا دژوار دەبێت. پەیوەندیەکانی نێوان ئەنقەرە و بڕۆکسل لەبەر لە لێدوانەکانی توندەکانی ئەردۆغان گەیشتووەتە ئاستێکی تێکچوون و ئەمڕۆ دەرەنجامەکانی ئاشکرا دەبن. ئەردۆغان دوای زیاتر لە ساڵێک دەچێتە بەلژیکا و لە کۆبوونەوە وێڕای بەڕێوەبەرانی ناتۆ سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ژان کلۆد و سەرۆکی کۆنسەی ئەوروپا دۆناڵد توسک بەشداری کۆبوونەوەکە دەبن. لە کۆبوونەوەکەدا پرۆسەی ئەندامەتی تورکیا لە یەکێتی ئەوروپا باسی لەسەر دەکرێت و شیمانە دەکرێت ئەم جارە بڕۆکسل بە توندی ئەردۆغان وشیار کاتەوە. بە پێی سەرچاوە میدیاییەکانی ئەڵمانیا لەو دانیشتنا بۆ تورکیا کە دژوار دەبێت بەرپرسانی ئەوروپا کارتی ئابووری لە بەرامبەر ئەردۆغان بەکاردەبەن. ڕاگەیەنرا کە لە جێگای ئەندامەتی تورکیا لە یەکێتی ئەوروپا ئاڵتەرناتیڤی جودا دەخرێتە بەردەمی تورکیا و لەبەر قەیرانەکانی ئابووری و سیاسی تەنگتاوی دەکەن. لەم نێوەندەدا هەفتەنامەی دیرشپێگڵی ئەڵمانیا دوێنێ بڵاوی کردەوە کە ئاکەپە لە ڕێگای پەرلەمانەوە یاسایەکی تایبەتی بۆ سەرمایەدارێکی تورک کە بەرات ئەلبایراک زاوای ئەردۆغان و هاوسەری ئاسرای کچی پەسەند کردووە تا خۆی لە بانی پێدانی باج بدزێتەوە کە دەیویست لە دووبەیەوە پارە بگوازێتەوە یان سەرمایە بگوازێتەوە بۆ وڵاتی تورکیا. بەڵێ بینەرانی هێژە نوێنەری هەدەپە لە ئەوروپا لە بڕۆکسلەوە ئەیوب دۆرۆمان لەگەڵدایە. بەڕێز دۆرۆ ڕۆژ باش. بەڕێز ئەیوب ئەگەر دەنگی ئەمە دەبیسی ڕۆژ باش. بەڵێ دەنگ بە باشی ناگەیژێتە من. ئەگەر جارێکی تێرە هاوکارانم هەڵدان کەن لەو چوارچێوەیەدا پەیوەندیەکە گرێ بدەنەوە. هەروە کە ڕامگەیاند ئەمڕۆ کۆبوونەوەی باڵای ناتۆ لە بڕۆکسل دەست پێ دەکا و دوێنێ ئامادەکاریەکان بۆ ئەوە کرابوو وێڕای سەرانی وڵاتانی ناتۆ بەشدار لە ناتۆدا سەرۆک و کۆمیسیۆنی ئەوروپا و هەروەها سەرۆکی کۆنسەی ئەوروپا بەشداری لەو کۆبوونەوەدا دەکەن. ئەردۆغان لە ماوەی ڕابردوودا بەردەوام لە دژی سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا وەستا بووە. لێدوانە توندەکانی بۆ ئەردۆغان و بۆ تورکیا ئەمڕۆ کۆبوونەوەکە دژوار دەکات. لەگەڕینەوە لای بەڕێز ئەیوب. بەڕێز ئەیوب ئێوە لەسەر هێڵن. ڕۆژ باش. ڕۆژ باش. بەڕێز ئەیوب هون وێ جڤین لە دەمێکی ئەو سادا چەوا دەنرخێنن ئەو جڤینی ناتۆ ئیرۆ چەوا بەڕێوە چێبەنێرێنەوە دەرەنجامی چ بێتن؟ ڕاستی بێژی ناتۆ تاوی نها فەرمی بریار دستینین بۆ کوێت ناتۆژی بەشداری شەڕێ عێراق و سوریە ببن لەبەری هەر تشتیجی ڕەوشە تورکیە بێدا باڵکێشە بەری چەند دقە بەری جیڤینێ تورکیە وە کونزانن هەیەتە ئالمانیا یا فەرمی نەیشتەرە تورکیە بۆ هەیەتێ دخستە ئەنقەرێ ئیستانبولێ و ئامەدێ هەڤدیتنێ چێ بکە و بەیانە وەزیرێ کارێ دەروە یە ئەلمانیا باڵکێشە دەبێ یانێ ئەم vê tiştê wisa qolay qebûl nakin û em civîna vê civînê de xeber bidin civîna NATOyê de her ayî tu ku binêrî Tirkiye vê civînê de yê baş bê rexnekirin yani Tirkiye helwesta wê vê civînê de wek dewleteke tenê tir bixuyanê گۆری بێ دەوشێ. بەێ لە ڕۆژانی بۆهریدا ئەردۆغان چووە ئەمریکا دەرەنجامی وان کۆمجڤین لەگەڵ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپدا دەرەنجامێک نەبوو کە لە گۆڕی دڵی ئەردۆغان و دەوڵەتی ترک بێ. گەلۆ ئەو جڤینژی هەرەوسا بۆ تورکیا دژوار بێ چون لە ڕۆژانی بەرێدا نەهێشتبوون شاندی پەرلەمانتارێنی ئەڵمانیا سەرلێدانی ئەنجەلیک ژی بکەن ئەو ژی لە مژارێدا بوو.
راست عینی وەکیا ئەمریکا ئەم دکارم بێژنە بجرین جێ عینی وەکیا ئەمریکایە جرین ئەردوان بە فیاسکۆ دەرباز دەبە زاتان خۆ دەخواستن مەشێکیشی برا بروکسێلی چێ بکەن لێ حکومەتە بێ دەرێتر ئەشکەرە بۆت ئەم قبول ناکەن هەم مەشێکی چێ بکەن یعنی مەشەوانشی قەدەخەکردن هم برای بنهێری یعنی یەکەتی ئەوروپا بنهێری هم گەل ئەمریکا بنهێری هم جی گەل ها تێکلیوان ناقەیە بگری ئەس کەڵم دەما یەکەمینە دیرۆکیدا تێکلیên Türkiye ji van dewleta de waqa tê xerab dide yani waqa xerab dide walîdinê de jî hêza Kurd pêşter dikeve yani hemû analîzên herêmê de wextek binêrî gelek dibên niha quveta stratejîk rojilata navîn de Kurd derdikevine pêşiyê yani her tiqas Erdoğan dikuje jî lê rastî jî ev de facto derdikeve pêş. بەڵێ بەڕێز ئەیوب ڕەوشێکی نەنۆرماڵ لە باکووری کوردستان هەیە هاوکات لەوێ لەگەڵ وێجی کۆمجەبینی ناتۆدا لە باکووری کوردستان دەخوازن ئەو باژەڕۆکە سوورێ خراپ بکەن هەروسا بنپێکردنا حقوقی گەل لە باکووری کوردستان و تورکیا و میدیای و لە هەر ئالیدا هەیە گەل و وانە چ باندۆرێ لەوێ جبینە بکە هەروسا هون وەکو هەدەپە لۆبیە کورد چکردنە بۆ ئەوەی باندۆرێکی خۆ لە سەروان کۆمجەبینانە چێ بکەن يعني ليه حفتي مجريك هم قال بارلمانتا إيطاليا هم قال بارلمانتا يكتيا أوروبا هم جي قال بارلمانتا فنلندا جوينك ما تجيبو اف مثلا هاتنا روجا راستيا روشا باكوري كردستان روشا شهرداري ما روشا پارلمانترین گشتی برفرایی حتی زمان از کلام میجم او مسئله جی یه ولی روزه به مسئله که هر گرینگه جی نظر ترکیه و یکیتی اروپا دا او جی یه بگشتی ولی روزه به طبعی هم خودش تاریبان دوینا نابن اما تشتی که آگادایی که هم دستینین به روشه دا یه سر Türkiye'de herin yani. Bekneyi grink ben Türkiye göre bir yere ki bir de Türkiye bir de ziyade şans evetine yani ye kuta her Rusya zaten nafazı Amerikacı dibe göre tu kıstasen NATO'ya kabul biki. Gore kıstasen NATO'yu tekliğin demokrasi ve berihat şici hildizasın kısmeki asası ve tinzanın نونر پارتی همه پارلمانتر همه جی جگر کمیسیون همه پیمونو و یه پارلمانتری ناتوی دا به هر آبایی از بین ترکیه به روشه دا یه بریاره که مجبور بینرسینه او بریاره چه هم به دماتشی دا بگیرن بله نری هدف پل اروپا برز ایوب دورو گلک سپاس بو تبلیبونه و لعکتویلی ایرودا روش باش بەڵێ بینەرانی هێژە هاوکات لەگەڵ کۆبوونەوەی ناتۆدا سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپیش گەیشتە بەلجیکا و لە بەلجیکایە لەو چوارچێوەیەدا لە ڕۆژانی ڕابردوودا لە دووشەمەشەوە هێرشی و ڕەوشێکی نەئاسایی لە بەریتانیا هەیە پۆلیسی بەریتانیا 4 کەسی دەستگیر کردووە بە تۆمەتی هەبوونی پەیوەندی بە هێرشەکەی شاری مانچستەرە و ئاماژە بۆ ئەوەش دەکەن کە تۆڕێک لە پشت ئەو هێرشە خۆکوژیەوە بووە پۆلیسی بەریتانیا ڕایگەیان کە 4 کەسیان دەستگیر کردووە بە تۆمەتی پەیوەندی بە هێرشی مانچستەرەوە کە تێدا 22 کەس کوژران و دەیان کەسی دیکەش بریندار بوون بە وتەی پۆلیس یەکێک لە دەستگیرکراوان برا گەورەی خۆکوژەکەی و تەمەنی 23 ساڵانە و هەروەها برایەکی بچووکیشی دوێنێ لە شاری تریپۆل لە لیبیا دەستگیر کراوە کە هەر تۆ بە پەیوەندی لەگەڵ ئەو تەقینەوەدا تۆمەتبار کراوە لەلایەکی دیکەوە پۆلیسی بەریتانیا وشتاری گەیاندا بڵندترین ئاست و ئاسایشی شوێنەسەرەکیەکانی وڵاتی کۆنتڕۆل کردووە و ئەوەش بەهۆی مەترسی ڕوودانی هێرشی دیکە کە پۆلیس بە دووری نازانێت هێرشی دیکە بێتە ئاراوە جێگەی ئاماژە پێدانە ڕۆژی دووشەممەی ڕابردوواتە لە شەوەکەیدا 22 مانگ
ببورن لە 22 ئەم مانگەدا لە کۆنسرتێک لە شاری مانچستردا تەقینەوەیکی خۆکوژی ئەنجام درا و تێدا 22 هاوڵاتی گیانیان لە دەستا و دەیان هاوڵاتی دیکەش بریندار بوون. بەڵێبینەرانی هێژا بۆ شرۆڤە و ئانالیزی زیاتر لە سەردۆخی بەریتانیا لە لۆندۆنەوە بەڕێز سیڤان سایدمان لەگەڵدایە. دکتۆر سیڤان ئەم کاتت باش؟ ڕۆژتان باش. ڕۆژ باش. دکتۆر سیڤان سەرەتا ئێوە نرخاندنتان لەسەر ئەوەی ئەو تەقینەوە کە سێ ڕۆژی بەسەردا تێپەڕیوە نرخاندنتان لەو بارەوە چییە؟ ئەمە دەستپێکێکە لە بەریتانیایان نە؟ بەڵێ ڕۆژ باش. جنابتان دەزانن کە ئەوە یەکەم هێرشی تیرۆریستی نییە لە ساڵی ڕابردوودا لە حوتی 2005 هەتا ئێستا 15 جار هێرشی تیرۆریستی ڕوویداوە لەو وڵاتە. بەڵام ئەمەیان زۆر خوێناویە چونکە 22 کەس کوژراون و 59 کەس تا ئێستا بریندارن و بریندارەکان هەندێکیان لەوانن کە دەچنە ڕیزی مردووەکان بەم زوانە مەخابن. ئەمە ئەومان پێ دەڵێ کە ئەمە یەکەم جار نییە بەڵام ئاخر جاریش نابێت و دەوڵەتی بەریتانیا من لەسەر دوو ئاست تەماشای وەزعەکە ئەکەم. لەسەر ئاستی ناوخۆ بۆ قسەکردن لەسەر ئەو ڕیتۆریکەی کەوا خەڵکی بەریتانیا خەڵکێکی هەمەڕەنگە و ڕێز لە هەمەڕەنگی دەگرێت. ئەوە تا ڕادەیەک سیاسەتێک و دیسکۆرسێک یانی گفتمانێکی سەربەخۆ و سەرکەوتووە، بەڵام لە ڕاستیدا لە پراکتیکە معاملەکردن لەگەڵ تیرۆردا چ لە دەرەوەی وڵاتەکە و چ لە ناو وڵاتەکەی سیاسەتێکی سەرنەکەوتووە. ئەوەی کە دوێنێ سەرۆک وەزیر ڕاستی دوای 24 ساعت لە وەزعەکە ئینجا کەوتە سەر تەلەڤیزیۆن بە تەواوی بە زمان بە زیندوو قسەی کرد کەەوە ئەوەش بۆ خۆش بەشێکە لە سەرنەکەوتنی وەزعەکە. تەنها ئەو قسە کۆنانە دەکاتەوە کە لە هەموو تیرۆرێکدا ڕوودەدا کە تیرۆر سەر ناکەوێت، کە تیرۆر ئێمە دەیانگرین دەیاندۆزینەوە، پۆلیسی زیادە دەخێنە سەر جادا، یعنی کۆمەڵێک قسە و ڕیتۆریکە کە شتێکی زیادە ناکێت. دکتۆر سیڤان دەوڵەتی بەریتانیا بەردەوام لە ئەم 4 ساڵەی دواییە 4-5 ساڵە کە شەڕی داعش بووە نەرمیەکی نواندووە لە چاو وڵاتانێکی وەکو فەڕەنسا وڵاتانی دیکەوە. بە بڕای ئێوە گۆڕانکاری لە سیاسەتەکانیاندا دەکرێیان نا؟ دەستی ئیسلامەکان ئیسلام ڕادیکاڵیەکان لایەنەکانی ئیسلامی ڕادیکاڵ ئیسلامی سیاسیان لە بەریتانیا کردووەتەوە. بە بڕای ئەوە ئەم ڕێککەوتنە یان ئەم بێدەنگی و نەرمیە گۆڕانکاری بەسەردادێ لەمڕۆ بەولاوەیان نا؟ بەڵێ بەریتانیا هەمیشە ویستوێتی ئەوە جیا بکاتەوە کە خەڵکی بەریتانیا کە زیاتر لە 1.5 ملیۆن مسلمان تا 2 ملیۆن هەیە لێرە ئەوانە گیان لەو کەمینەکەمەی کە تیۆریستن و کە ڕادیکاڵن و کە خەریکی تێکدانی دنیان. بەڵام لەسەر ئاستی سیاسەتی دەرەوەی بەریتانیا سیاسەتێکی خراپی هەیە، سیاسەتێکی سەرنەکەوتوو و ترسناکی ژەتوانم بڵێم هەیە دەرهەق بە مەسەلەی تیرۆر لە دەرەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەرچاوی تیرۆرە و بە تایبەتی ئەو دەوڵەتەی کە پێی دەوتێت دەوڵەتی ئیسلامیکە دەوڵەتێکی تا ڕادەی ترسناک تیرۆریستە. دەوڵەتی بەریتانیا هەتا ئێستا سیاستێکی خراپتری هەیە مقارنەی بکەین بەراوردی بکەین بە هەموو دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکاش بزات. بەڵام بانکو و عساوە لەعلە ئەمە بێتە ئەوەی کە ئیدی ئەمە لەسەر خاکی خۆیانە تیرۆرێکی خوێناوی ڕوویداوە وا بکا کە دەوڵەتی بەریتانیا بە شێوەیەکی باشتر معاملە بکە. ئەویش ئەوەیە کە دەست بخاتە سەر برینەکە، یعنی ئەو قسە زیادانەی کە هەیە و کە قسەی عام و گشتین هەمیشە لە بوێرێکی وادا دووبارە دەبێتەوە، یان بەرزکردنەوەی ئاستی لێڤڵی ئەمنیەت سکیۆریتی بۆ 3 یا بۆ بەرەوژوورتر بۆ ماوەیەکی هەفتەیەک و هێنانی پۆلیسی زیاتر بۆ سەر جادەکان و گەڕانەوەیان ناکاتە ئەوەی کە بەڕاستی دەست بخێتە سەر برینەکە. ئەویش ئەوەیە کە ئەو سەرچاوانەی کە تیرۆری تێدایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستە بوەستێنرێت کە بەریتانیا دەستێکی کەمتری هەیە و بۆ درێژەدان بەم گەیمە بەڕاستی کە من ناوێنم گەیمێکی ترسناک بەریتانیا سیاستێکی زۆر خراپ بە پەیڕەو دەکات بە هیوام لە ئایندە داوانە بێت. باشە دکتۆر سیوان بە کورتی یەک پرسیاری دیکە ئاراستەی بەڕێستان کەم لەسەر سەردانەکەی ترامپە. ئایا ئەم تەقینەوە پەیامێکە بۆ ترامپیش یان نا؟ ترامپ دێتە بەلجیکاوە بەشێکە لە ئەو کۆبنەوەی سکیوریتیە کە ناتۆ گەورەترین هێزی کە ئەمنیەتی وڵات و دنیای لەدەستا. ڕەنگە ئەوە پەیامێکە هەمیشە تیرۆر لە حاڵێکی ئەوەندە خەتەرە ئێستا
دەتوانێت پەیام بدا بە سەرانی وڵاتان، دەتوانێت پەیام با بە گەلی دنیا بە تایبەتی لە ئەوروپادا ئێستا بەڵێ بە دڵنیایی بە پەیامێکە، بەڵام بزانین ئەو پەیامە جێگەی لە تێگەیشتنەیاننا ئەوە دیسان جدیەتی هەم ئەدمنیسترێشنی ترامپ و هەم ئەدمنیسترێشنی ئەوروپا بۆ بڕوبەڕووبوونەوەی ڕاستی و فعلی لەگەڵ تیرۆریاویش بنبڕکردنی سەرچاوەکانیەتی و یارمەتیدانی ئەو هێزانەیە کە لە حاڵی فعلیە بە تایبەتی ئێستا کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یارمەتیدانێکی سەمیمی بۆیان بۆ ئەوەی کە لەسەر ئەرزی ئەسڵی یەکەم تیرۆر بوەستێن لێت نەک ئەوەی کە ئیسیرادی تیرۆر بکرێت بۆ ئەوروپا و ئەمریکا. بەڵێ دکتۆر سیڤان سعید مامۆستای زانکۆ لە بەشی کۆمەڵناسی لە بەریتانیاوە گەلێک سپاس بۆ بەشداریتان لە ئاکتوێلی سەرلەبەیانی فریدۆم تیڤیدا. ڕۆژتان باش. ڕۆژ باش. بەڵێ بینەرانی هێژە ڕوو لە ڕۆژهەڵات و ئێران دەکەین لەو چوارچێوەیەدا گوشار لەسەر زیندانیان بەردەوامە. کۆمەڵگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە دۆخی تەندروستی زەینەب جەلالیان و ئاتێنا دائیمی لێدوانێکی بۆ ڕایگشتی بڵاو کردەوە. لە لێدوانەکەی کەژاردا هاتووە کۆماری ئیسلامی بە سەپاندنی سزای قورس بەسەر چالاکوانان و ئازادیخوازاندا دەیەوێت دەنگی ناڕەزایەتی کب بکات. چالاکوانان لە دژوارترین بارودۆخی دەست بەسەر و مافە سەرەتاییەکانیان لێ زەوت کراوە لە بەرەبەریشدا بەرخۆدان و تێکۆشانی ڕەوای گیراوانی سیاسی بەهێزترە. کەژار دەڵێت ئەو بەشەی کۆمەڵگاش وا دژی کردەوە نادیموکراتیەکانی ڕژێمی ئێران و دیکتاتۆریەکان دەوەستنەوە و تێدەکۆشن ژنانن. لە ناو گرتوخانەکانیشدا ژنان بەردەوامن لە تێکۆشان و بەدەیان ژن بەرخۆدان دەکەن. نمونەی ئەو ژنانە زەینەب جەلالیان و ئاتێنا دایمیە کە سەرڕای سەرجەم پێشێلکاریەکانی مافی مرۆڤ ستەم و ناڕەوایەتی یاسایی کە لە دژیان پەیڕەو دەکرێت بە بەرخۆدانیان لە ناو زیندانەکاندا دەرخەری بێدەنگ نەبوونی ژنانە. کەجار لە کۆتاییدا دەڵێت ئێمە وەک کۆمەڵگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار لە هەموو بانگ لە هەموو ئەو ژنانە دەکەین کە لایەنگری دیموکراسی و ئازادین خاوەنداری لە دۆزی ئازادی ژنان بکەن و داوا دەکەین لە هەموو شوێنێک بێنە دەنگ و خاوەنداری لە ئاتێنا دائیمی و بەرخودێران و زەینەب جەلالیان بکەن. بەڵێ بینەرانی هێژە ئەندامی دیبلۆماسی کەژار بەڕێز پەیمان ڤیانمان لەگەڵدایە. بەڕێز پەیمان ڕۆژ باش. بەڕێز پەیمان ئیرۆ نوچەیەکیش دەرکەتبوو هاوکاتژی لەسەر ئەو داخوێنی کەژار لە وێ ڕەوشەدا گەلۆ ڕەوشێکی مەترسیدار لەسەر زەینەب جەلالیان و ئاتێنا دائیمی و ژن هەیە لە زیندانەکاندا یاننا؟ بله وەک لێدوانی کۆمەڵگەی ژنانی ئازاد کوردستان کەژار دەگهاتبوو تایبەتی ئێستا لە زیندانێکی ئیرانێدا بەدەهان ژن هەنە کە لە زیندانی ئیرانێدا بەرخۆدانی ئەکەن و ڕاستی ئیشکەنجەی مەزن پێ ji bo yani temasin ki bi dehan jinên taybetî jinên ku irade xwe radestî ew jimenek ne jinên ku mafê xwe diparêzin jinên ku mafê însanetî diparêzin li Tirkiyeyê Îranê de rastî îşkence rastî bêmafkirin ji ber ku her dayê ku valiyetê atîne daîmî ku her roj xirabtir ebe ku em dibînin ew nezdîkî dû mange ku li îtisaba qeza de ye Atîna daîmiyê ku faaliyetî siyasî ye û parêzvanê mafê mirov bi taybetî parêzvanê mafê zarokan e ji bo yani li Îranê de eger tu maf biparêzî ya bi xwedî mafê xwe bî tu pêwîst bêdeng bî eger dengê xwe ber bikî pêwîst cîgê wî li zîndan e ev car dixwaze li zîndan de dengî wan bidire bo yani Atîna daîmî tu kirin zîndan ev taktikekî Îranê êsta pêş kewtuwe zîndaniyanê siyasî bi xanewadê wan tehdît ekin xanewadê wan zîndanî ekin ji bo ku dengê wê bibire ji bo ku îradê wê teslîm bigire taybetî li ser Atîna daîmî zextê ku êsta heye her du xwîşkê wê êsta zîndanî kirdine zextekî pir cidî li ser binemaleyê ekin bo ku bitwanin bi rêzeyê zextê ku li ser xanewade ekin ew car Atîna daîmî bêdeng bikin ji ber ku
بمافية برجة لنا يعني ده هي تايبتي هلا بوجن إكو تكوشان أكجنا بوي زكتي برجة بأكا أو هر روش دوينش كو خبر دوائي هات وزيتي آتنا داني دواري كان بيسي دب بخرابين أبو ودولت فيك تا استجي قاوة نبيتي تا استجي جوابك ندوا يعني هيك يعني لسر أولا جنالو كو وزيتي آتنا بخرابي برو وإن بالندوان إلادش هاتوا براسي يعني اكو تكوشان اكيجينا استبدل خدانية برزيدان لزندان برواتشه بله برس پیمان زینب جلالیان جوایم بله برس پیمان امنیستی انترناسیونال جی ایرو يعني لديه دا رابورك درخستيا إيرو كتية الراقيان كان بحث لسر ودكا دبيجيت دوخي تندرستي هنگام الشهيديش دوای 72 روجمان گرتنو هروها آتنا دائمي وزينب جلاليان خستة مجار قالوا روشكي وسردسته تو بحثا وان گوشار و زخت کرد راکسیونی جنان یان راکسیونی ریخستن بگشتی ریخستن مافی مرو لن چه هرو سابر هلستکار و پارتن اپوزیسیون هم بری وان گوشارانه چوایا چه ارکو میسیونه دکویت سر جنان لایرودا بله وقت اول باز که زیاد زینب جلالیان جواد مانگل لنا اتصاب درمان داره درمان قبول نکرد چون که زخت ایران آنده زیاده بیاد تو یعنی تعدادی به زندان ده هر وها زکو زینب جلانیان که اول نزدیک 9 ساله به اول ارادهی که پر خود بالمقابل اول رژیم واسه مقاومت کن هر وها هنگام شهیدی هر وها یعنی به دهان به اصل زندان ده براستی اشکنجه دید bu eski devlet özelliklerinin oluşması İran'ı itibar bir taydaki İran sadece kujunan bir eski siyasi de gücenegirin. Yani çünkü İran avaya kutunya zil duvarı siyasi de hudu iraden nebin. Bu ev zinani kustel zindandana hamu duvarı siyasi de hudu iradena. Bu ziyatı zıhtı lister zinan dikeli İran'ı جبت هسه مقاومات الجنان بالاتجاه الإيراني برجوا وعدتي أو جنان ناكل بالخداني الجنان برجله بو أكي تايبتين جنان إيراني إما دراستي حمو ببندي آتنا دايما استبوكي مقاوماتك أنه حمو باستزان آتنا وهنجامو زينا بدهان جن تنيا بخو يعني من بو حمو جنان إيرانينا بوكو دنج أو جنان إيراني بجنان الدنيا بحمو كومالده بدل سنتين كبراتي چیز لسر جنان و كومالده ایرانی هيا استل زندان مقاومت كد بو هم ما في مروكم استل ايران ده ما في مرومية يعني حمو قانون ايران تماشا كي حمو بيجي مروات يعني بو جوان بو كومالده هيك ما في بقانون ايران ده نبي اول رسمي كده القانون يكون رسمي يكون بيجي زنا بيجي كومالده bu eski hamu mazlum ruhan ledwani wan de taybati lister doxi tendriski aslında da aynı ortamı şeydi. Mesela awla warada brasti yani zaten ki tüzdi lister İran warekin. Eğer komandın mazlum ruh der wala devletin kudretine mazlum ruh diparızın başa bir İran'da ta ahir be mafi tezyan kren. O halka o cinanı estelle بتجد ما بزياتر لجرار بسيبين لنا دوخي تنبسي برد خرابون بتا بيسر لأول مرة حمو ما يتدين بالراسي بدل خدي أو دين جوان كأسل بالزخت الرجيرة المقاومات يتم بالخدمانية بوي تهدأتي جيك لسبزين الإيراني أول فرق ضرورية كاتل الانتخابات كاتل بحرز كثير بجدادة زخت كل سرجي يترن İran نخواهد زنده به خود ایران تا آخر ذهنیتی که آنتی دموکراتیک تا آخر ذهنیتی که دیزل و هم کردن همو دوار انزواکی دا بدن خودی بین جوان و بین جوان برزی کن براسیز که نهیلن او یعنی نهیلن که ایران چی خواهدن لسری وان بودا بله برای پیمان ویان اندامی دیپلماسی کجار گلک سپاس بو تبلیغ و بونی ولا اکتولی امرو دا و روش باش روش باش بله بینرانی هیجا لباشوری رو لباشوری کردستان دکین شندکی جوانانی روش آوای کردستان لباشوری کردستان و بو بستنی کنگرهی یا کنفرانسی چوارمین لناو آماده کاریدان لو چوارچوه دا شندکه لروجانی رابردو دا سردانی پارتو لینکانیان کدو دوینش
شاندەکە لاوانی کۆمەڵی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان بەسەر کردەوە. هەروەها لە بەسەرکردنەوەکە باس لە پێگەی جوانان کرا و شاندەکە و لایەنی بەرپرسیار ئامانجەکانیان سەبارەت بە ئەو سەردانانە خستە ڕوو. تەواوی توانامانەوە و هەوڵی زیاترش دەدەین کە زیاتر لیان نزیک بینەوە ئەوانە لەسەر پرسی کۆنفرانسی ڕۆژهەڵاتیش ئێمە بەوردی بۆ ماشیکردنەوە ئێمە لە یەکەم هەنگاودا کار دەکەین بۆ کۆنفرانسی دوی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات دوای ئەو هەوڵ دەدەین لە ماوەیەکی کووردا کۆنفرانسی هەوڵ بدەین بۆ بەڕێوەبەری کۆنفرانسی لاوانی چوار پارچی کوردستانی کۆنفرانسی چوار و ئەوانش هەر ڕەزامەند بوون لەسەر ئەم پرسە بەدڵنیایەوە زۆر گرینگە. ئێمە هەموو ینی هەموو بەشەکانی کوردستان هەستیان بەم گرنگایەتیە کردووە و ئێمە لەم پەیوەندەدا جۆرێک لە جێڤین یا لە پێکەوە بوونمان دروست کردووە نزیکایەتیمان دروست کردووە هەومان خاوەنی هەو ئاهەنگێکین لە نێوان ڕێکخراوەکانی پارچەکانی کوردستاندا بۆ نمونە ئێمە وەک ڕێکخراوەکانی کوردستان. بەڵێ بینەرانی هێژە ئەمەد مەمۆمان لەگەڵدایە وەکو بەردەفکی جوانانی ڕۆژئاوا کە لە باشووری کوردستانە. بەڕێز ئەمەد ڕۆژ باش. دەنگی من دەبیستن ڕۆژ باش. دەم باش سەرچاوە هون لەناو گەڕێکی لە باشووری کوردستاندان لە ڕۆژئاوای کوردستان و لە باشووری کوردستان دەست بە ئەو گەڕی خۆکردنە گەلۆ ئارمانجی سەرەکی سەرلێدانیەوە بۆ ئەو گەنجن پارت و ئالیین سیاسی چییە؟ وەکو پێزانین کو دەما داویدا لە ڕۆژاوای کوردستانی حزبە پارتی و پێنج ڕێخستنەیەن جوانان کو لە هەف کۆم بوون کۆنفرانسێکن دارخستنی یەکێتیەکە خۆی نەتەوی چێکردن ئەنجاما بێ کۆنفرانسێکی کۆردیناسیۆنێک هات ئاواکردن ئەو کۆردیناسیۆنجی حزبە پارتیên سیاسی و پێنج ڕێخستنەیەن جوانان پێک هات وەکو پێزانین کۆردیناسیۆن نها لە باشووری کوردستانی ئەم هاتن سەردانا باشوور هم زیارتکردنا هەموو ڕێخستنên جوانان و پارتیên سیاسی کو جوان تێدا کار دکن هم جی پارڤەکردنا کاری خۆ وەکی شۆرەشا ڕۆژئاوا وەکی جوانên ڕۆژئاوا پارڤەکردنا کاری خۆ جوانên نەی باشوور و خۆدهاندنا هەموو جوانên کوردستانی یک سەدەمی مەبەست ئەمە ji vê serdana başûr jî nîqaşkirina çaramîn konferansa ciwanên Kurd li Kurdistanê وەکی کۆردیناسیۆنا جوانên Kurd jî me hemî rengî yekîtiyeka xwe ava kir hem jî em hazirin ku bi çi rengî bê xebat bikin ji bo konferansa çaramîn a Kurdistanê hem jî yekîtiya me wekî ciwanên Rojava bûye bîngehek ji vê konferansa çaramîn re û ev konferans jî bi encam bê bûye bîngehek ji kon باشە بەڕێز ئەمەد هون لەناو سەرلێدانێکی بەو شێوەیەدان پێشوازی ئالیین دیچەوایە گەلۆ گەنجن باشووری کوردستان ji بۆ کۆنفرانسێ چ قاس ئامادەن پرسگریکی بنگەهی ئانەها چییە لە کۆنفرانسدا بێتە نەقاشکردن؟ بەڵێ وەکو تێزانین لەها سەردانا me ji rêxistin û partiyên siyasî me hîne jî berdewam e çe bi rêxistin û partiyên ku me ziyareta wan kirî weke Komela İslamî ciwanên yenekê em bêjin gêncanî welatparêzî Kurdistan hem jî Komela zehmetkeşanî Rojhilat vana serdanê me war hatiye kirin û giştî ciwanên başûr jî erêniya wan ji bo bêgavê pir baş e hem jî amadehiyê xwe ji me re dibin xuyanîkirin ji bo çaramîn konferansa ciwanên Kurd li Kurdistanê hem jî bi hev re kar û xebat ji bo xwedhandina konferansekî bi encam û bilê bingehek ji kon gireke netewî be. بەڵێ بەڕێز ئامەد مەمۆ بەردەفکە جوانانی ڕۆژئاوا لە باشووری کوردستان گەلێک سپاس بۆ تەبلیبوونیەوە لە ئەکتوێلی ئیرۆدا ڕۆژ باش. بەڵێ بینەرانی هێژە هەر لە باشووری کوردستان دەمێنینەوە ڕۆژنامەوان ناسیار مستەفا لە باشوورەوە لەگەڵمانداوایە. ناسیار ئەم کاتت باش؟ ئەم کاتێوەی بینەرانی باش
سپاس ناسیار بەگشتی ڕۆژەو لە باشووری کوردستاندا ئەگەر شتێکی جیاواز هەیە شتێکی ئاکتوێل دەتوانی قسەی لەسەرکەی هەروەها سەردانی جوانانی ڕۆژئاوا چەندە توانی لە میدیاکانی باشووری کوردستاندا گرنگی پێ بدرێ و دەنگدانەوەی چۆن بوو؟ بەڵێ وەکەوەی کە دیارە ئەم گەنجانی ڕۆژاوای کوردستان سەر وەکۆ دەکاتون بۆ باشووری کوردستان بۆ کۆکردنەوەی هەموو گەنجانی کوردستان بۆ چوارەمین کۆنفرانسەکە ئەوەی لێرە دیارە تاسە بە سەردانی سێ لایەنیان کردەوە و ئەم بەردەوامیشن لە سەردانەکانیان بۆ لای گەنجەکانی تردا تا بڵێن سەردانی گەنجانی یەکێتی و کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی کۆمونیستی ئێران کراوە بەس ڕۆژهەڵات بەس ئێستا پێشوازەکە زۆر گەرم بوو و ینی بۆچوونەکانیان زۆر باشەوت ماسیەوەتەوەیان کردەوە کە بتوانن لەم ساڵدا لە زووترین کات بتوانن ئەو کۆنفرانسە ببەستن. دەوەرەکە تر ئەوەی کە دوی سەرنجە بڵێن هاتوون وەکو مۆڕاڵێک و یا وەکو چۆن بڵێن پشتگیریەک بۆ هێزەکانی پێشمەرگە بۆ گەریلا بتن سەردانی کەرکوو بکەن وەکو لە نزیکەوە ئەوان ببینن. ئەوانەی گەنجانی بڵێن باشوور و ڕۆژهەڵاتی ئەوەی تا ئێستا سەردانیان کردوون زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازیان لە بڕیان لە بۆچوونەکەی ئەوان کردەوە و حاضرن وەکەوەی کە دیارە ئەمڕۆژ سەردانێکی تریان هەیە یعنی ئێستا بەرداوام لە سەردانەکانی تریان بۆ لای گەنجەکانی تر هەر بەرداوامە بێت ئیتر بڵێن کاتی دیاری نیە کاتی سەردانەکە بۆ لای کەرکووک و بۆ لای پێشمەرگە تاسا دیاری نەکراوە. بەڵێ ناسیار شتێکی جیاواز ئەگەر لە ڕۆژەوی باشووری کوردستاندا هەبێت باس لەسەر کۆبوونەوەکان بۆ ڕەفراندۆم و هەروەها ئامادەکاری بۆ ڕەفراندۆم لە باشووری کوردستاندا دەکرێت گەل لە ناو باشووری کوردستاندا چەندە ڕەزامەندە بۆ ئەو دۆخە؟ بەڵێ کەسا ئەوەی کە دیارە گەل زۆر پێشوازی لە بڵێن لە ڕێپلاندەوەکان ناکە لەبەرەوەی ئەوان بڵێن کەسا هیچ بناغەیەک نەکراوە بۆ ئەوەی ڕێپلاندەم بکرێنە پەرلەمان کاران نەکراوەتەوە ئێستا لایەنە سیاسەکان بێکەوە کۆک نین بۆچوونی جیاوازێ لە بینی لایەنە سیاسەکانە و کێشەکان تا ئێستا چارەسەر نەکراوە گەل ئەڵێ پێش ئەوەی ڕێپلاندۆم بکرێت پێش ئەوەی هەڵبژاردننی هاتە هەڵبژاردننی بکرێت پێویستە لایەنە سیاسەکان بێکەوە کۆبوونەوە و لایەنە ناکۆکانیان وەلانێن و دۆخی هەرێم بەرەو باشتر بووم بەتایبەت دۆخی ئابووری لە ئێستا دۆخی ئابووری زۆر خراپە لە هەرێمی کوردستان وەخۆی کە دیارە خەڵک ئێستا ئەوەی کاسبکارانیش تا ڕادێت تووشی ئەم بێبازارێ بوونەتەوە لەگەڵ ئەم قەیرانەش حکوومەتی زۆر وەخت لەسەر بڵێن کاسبکاران دەکات کە لە ناو بازارەکانە ئیشەکان کێشەکان گەورەتر بوونەوە بۆیە خەڵک ئێستادا داوای یەکریزی و بڵێن داوای یەکریزی و داوای کۆبوونەوەیەکی نەکۆبوونەوە لە دای کۆبوونەوە داواکەن کۆبوونەوەکانە و کۆبوونەوەی کە دەکرێت ئەنجامی پێگشتگیری هەبێ و بە پێی خواستی گەل بێت. بەڵێ دوایین زانیاریەکان لەسەر ئەو ڕۆژنامەوانەی کە ماوەی سێ ڕۆژە زیاتر لە سێ ڕۆژە دەست بەسەر کراوە لە کەفری ڕۆژنامەوانێکی پامنێرێکی NRT هۆکاری گرتنەکەی چییە و تا ئێستا زانیاری لەسەر ئازادکردنی یان بە مەرج ئازادکردنی هەیە یان نا؟ بەڵێ تاسا ئەوەی دیارە تاسا ئازاد نەکراوە بەوەی کە دیارە دادگات مای سە ڕۆژی تر بۆ دەرەسێتەوە بەس دەکەی تا سەی زوتەیەکیشی لێوەر نەگیراوە حاکم بانگی نەکردووە داخوا دەکۆڵێنەیە وتەیەکی لێوەر بگیرێت وەکو ئێستا دیارە هەر گیراوە لە سزنایە هیچ بەلایە نەچوون بڵێن بۆ مەحکەمە ئەوەی کە دیارە ئێستا بڵێن مەحکەمە داوای بەڕێوەبەری نافی دەکات بەس بەڕێوەبەرەکە حاضر نییە دەڵێ من گرنتیەوە حاکم گرنتیەوە نەداومت کە بچم بۆ بتوانم بێمەوە لەبەرەوە ئێستا دۆخەکە من ناڕوونی ماوەتەوە و تا ئێستا هیچ دیارە داخوا و ڕۆژنامەڕۆژە ئایەکەی دادگایی یەکەکەی ئازاد دەکرێت و خۆی بەپێی قانون ئەبێ بەپێی قانون ئەبێ بەهین بە کەفارەت ئازاد بکرێت ئێستا حاکم حاضر نییە بە کەفارەتی ئازادی بکات. بەڵێ هۆکاری دەست بەسەرکردنی ئارام بەختیاری ئەو ڕۆژنامەوانە چییە وەکو زانیاری تاوەتان لەبەر دەستا بێ چون بە تەواوەتی ماڵپەڕەکان یان سەرچاوەکان باس لەسەر هۆکاری سەرەکی ناکەن؟
بەڵێ ئەوەی کە دیارە حاکم ئەڵێت ئەو پیاوەیە ئەم ئارام راپۆرتی کرۆ لەسەر ئەو پیاوەی کە سزنێک رابوو لەسەر شیر و دایبی حاکم ئەڵێ ئەم پیاوە بێ لە سیر و دایبی کاری تریشی کردووە لەبەر ئەم هۆکارە گیراوە بە ئەو لە راپۆرتەکەی باسی سیر و دایبەکەی کردەوە باسی خراپەکانی تری نەکردووە بەس ئەم نازانە تاسان ڕاستە ئەم پیاوە بێ لە سیر و دایبستی تریشی دزیوە یان نا بەس ئەوەی کە دیارە ئەو مارەم لەسەر راپۆرتەکەی بەس باسی سیر و دایبەکەی کردووە کە حاکم ببێ لەسەر سیری دابێت پیاوێکی گرتووە کە مناڵی هەیە لە مناڵەکەی ویسکەتی سیری دابێت بۆ مناڵەکەی بەرێ تا لەبەرسانە بێ لەبەر نەبوونی و لەبەر دەستپۆرتی ئەم کارێک کردووە مێکەوەیە بڵێن لە راپۆرتەکەی بڵێ حاکمەڵە بەتەواوی ئاماژەی بە هەموو بەرگەکان نەکردووە کارەکەی دەسەر گیراوە لەبەر ئەم پاملێرە NRC گیراوە. بەڵێ ناسیار مستەفا ڕۆژنامەوان لە باشووری کوردستانەوە سپاس بۆ بەشداریت لە ئاکتوێلدا. ڕۆژ باش. بەڵێ بینەرانی هێژە ڕپۆرتاژێکمان ئامادە کردووە سەبارەت بە بیرروبۆچوونی گەل لە پارێزگای هەڵەبجە سەبارەت بە ڕەفراندۆمێک کە باسی کراوە و لە ڕۆژەڤدایە. بزانین گەل بیرروبۆچوونی چییە لەو بوارەدا. کێشەکانی ئەمڕۆ هەرێمی کوردستان گەشتە ئاستێک کاریگەری کردووە سەر ژیانی خەڵک بە تاکی ئەم میلەتەی ئێرە. بۆ ئەوەی خەڵک ئەوەندەی تا ئێستا خەڵک ئەوەندە بێزار بووە خەڵک ئەوەندە بێ ئومێد و هیوا بگەڕێنەوە بۆ خەڵک پێویستە بە ریفراندۆم بێ بە چاکردنی چاکسازی بێت لە ڕێگەی پەرلەمانەوە بێت یعنی پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە چونکە سەرچاوی بڕیار و یاساکان لە پەرلەمانەوە بێت لە هەموو دنیا وایە ریفراندۆم سەر بەخۆی هەمیشە لە ڕێگەی پەرلەمانەوە بووە یان لە ڕێگەی حیزبەکانەوە کۆبوون و حیزبەکان خەڵک زۆر بێ ئومێدە چەندی جار کۆبوون و شیان کردو ڕێ نەکەوتون بۆ ئەوەی خەڵک بێ هیوانە بێت خەڵک بەڕاستی بزانێت خەڵک متمانەی بە ریفراندۆمە بێت بەسەر بەخۆی بێت پێویستە لە پێشە پەرلەمان کارا بکەنەوە پەرلەمان دابمەزرێتەوە لە ڕێگەی پەرلەمانەوە پرۆژەیە گەڵاڵە بکەن بڕیار بدەن یاسای بۆ دەرکەن ئەو کات هەموو خەڵک بەشداریەکە دەستایی بێ پەرلەمانی دەستایی نەبوونی یاسا و سەروەری یاسادا پڕوە لە قیران ئەمانش بە شتێک نین بڵین سروشی بێت بەڵکو شتێکە دروستکراوە لە ئەم کەسانی کە هەمیشە بەڕاستی بەداخەوە ئەوەی ئەخلەتێکی خێڵەکیان بەسەردا زاڵ ئەوەندەی شیازی بیرکردنەوەیکی خێڵەکیانە و دەربەگیانەیە نیوەندەی خەڵکانێک نین کە بە شێوەیەکی یاسایی بیرکەنەوە و بیانەوە لە بنەڕەتدا برسێکی شارمەسازە بێ کوردهەی بێت ینی بیر لە سەربەخۆی بکاتەوە بیر لە مافی سەربەخۆی خۆی بکاتەوە بەڵام چۆن دەبێت لە ڕێی پەرلەمانە بێت نەک لە ڕێکی بڕیاری تاک حیزبی تاک شخصی ئێمە داخەوە لە وڵاتێک داین لە هەرێمێک داین ینی پەرلەمانەکەمان پەخ کراوە ینی دەستایی نەبوونی پەرلەمانەوە ئێمە ناتوانین یاسا دەرکەین کە یاسایش نەبوو بڕیارەکان تاک حیزبیە بن تاک ڕەویە بن ئەو کاتە پێم وانی ئەنجامێکی وای هەبێت ناومە زۆر بوون کە ئەو خەڵکی بێزار کردەوە بۆیە لێرەیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی پارلەمان بیرێک لەو کاتێکتر خەڵکی لەم بێزاری ناومێدی دەربێت ئەگەر بەجددی بیانێ کات لەسەر کێشەکان کەن و خەڵکی لەو نەهاڵەکە ڕزگارکەن پێویستە هەوڵێکی جددی بۆ بنکی پارلەمانی کارا بکرێتەوە ریفراندۆمی خۆی ئەنجامدانی ریفراندۆم خۆی لە ئەسلی بابەتەکەیە ئەوەی کە مڵکی تاکە کەسێک نەیە لایەنێک کەس نازانم وزایەدەی بەسەرەوە بکات پێویستە مڵکی هەمووان بێ وەکچۆن پرسەکە بۆ خۆگوزەرانی خەڵکیە پێویستە هەمووان لەو پرۆسەیە بەسەر بن. بە شێوەیەکی گشتی چارەسەری قەرێنەکان بە یاسا دەکرێت یاساش هەمووی کورت دەکرێتەوە بە شێوەیەکی تایبەت دەتوانین سەرڕێککەینەوە دەکەوێتەوە ناو پەرلەمان و پەرلەمانتارەکان لە کوردستانیشە تۆ بڵێیان دەڵێ پەرلەمان نەکارخراوە تۆ لە پەرلەمان نەکارخرا لەو کاتەوە چاودێری بەسەر حکوومەتەوە نامێنێت کە چاودێری نەماتەوە بودجە دیاری ناکرێت دیاری ناکرێت یاخود حکوومەت بە ئارەزوی خۆی تەلاعوب بە بودجە و داهات و خەرجیەکان دەکا ئەو کاتە هیچ چاودێریەکیشی لەسەر نابێ بۆیە کێشە دروستەکە دەبێت بە کێشە و دەبێت بە گرفت لەسەر بۆ ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان باشترین چارەسەر بوو. بەڵێ بینەرانی هێژە دوایین بەشی ئاکتوێل لەسەر ڕقا و دەوروبەریەتی ئۆپراسیۆنی ڕقا بەردەوامە و لەو چوارچێوەیەدا سەبارەت بە پێشڕەویەکان بەرەو ڕقا و نزیکبوونەوەی هەرچی زیاتر بۆ ناوەندی شارەکە و کۆتایی هێتنی چەتەکانی داعش نزیک دەبێتەوە. هاوڵاتیانی ڕقاش پەنا دەبەنە بەر شەربانانی هێزەکانی سووریایی دیموکراتی.
قۆناغی چوارمی ئۆپراسیۆنی تووڕەیی فرات لە ڕۆژی 13 مانگی ڕابردوو دەستی پێکردووە و پاش ماوەیەک ڕاوەستێنرا، بەڵام پاشان لە ڕۆژی 9 ئایاردا پاش 15 ڕۆژ دووبارە دەستی پێکردەوە و لەو ڕۆژەوە شەربانان بەردەوامن لە پێشڕەویەکان و دوای ئەوە توانرا شارۆچکەی تەبقا بە تەواوی لە چەتەکان پاک بکرێتەوە. لەم نێوەندەدا گەلێک کە ئازاد بوون و لە دژە دەستی چەتەکان ڕزگاریان بووە پەنا دەبەنە شەربانانی هەسەدە و شەربانانی هەسەدەش بۆ شوێنە ئەمنەکان بەڕێیان دەکەن دەیانگوازنەوە. لەم نێوەندەدا فەرمانداری غەزەبە فرات لێدوانێکی بۆ ڕایگشتی بڵاو کردەوە و تێدا داوای لەو کەسانە کرد کە نزیک بە چەتەکانی داعشن لە ڕەقا و دەوروبەری خۆیان تەسلیم بکەن. مۆڵەتەکەی تا 31 ئەم مانگە درێژ کردوێتەوە و ژووری چالاکیەکانی ئۆپراسیۆنی تووڕەیی فرات بانگەوازی لە ئەو لایەنانە کرد کە نزیک بە چەتەکانی داعشن و لە بەشداری ناو ڕیزەکانی چەتەکانی داعش بوون هەرچی زووە خۆیان ڕادەست بکەن بۆ ئەوەی لە ماوەی 10 ڕۆژ دەرفەتی دابوو. لە ئێستادا 4 ڕۆژ درێژ کراوەتەوە بۆ 31 گوڵان تا 31 گوڵان کاتەکەی دیاری کردووە. مینەرانی هێژە لە سایتی فرات نیوزدا بڵاو بووەتەوە کە دانیشتوانی کۆبانەیە لە کانتۆنی کۆبانێ و دەوروبەری بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ڕێپێوانێکیان ئەنجامدا و کردەوەکانی دەوڵەتی تورکیا و گۆشەگیرکردنی ئۆجەلانیان بە توندی شەرمەزار کرد. بە هەزاران کەس کۆبوونەوە و تێدا ناڕەزایەتیان نیشاندا و پشتیوانی خۆیانیان بۆ ئازادکردنی بەڕێز ئۆجەلان دووپات کردەوە. ئەندامی بەڕێوەبەری کۆنگرەی ستار فەلەک یوسفیش بەشداری چالاکیەکەی کرد و بۆ جەماوەر ئاخەوت و کردەوەکانی دەوڵەتی تورکیای شەرمەزار کرد. لەم نێوەندەدا شاندی CPT کۆتایی بە لێکۆڵینەوەکانی سەبارەت بە زیندانیکانی تورکیادا هێنا. شاندی کۆمیتەی پێشگرتن لە ئەشکەنجە ناسرا و بە CPT کە بوو لێکۆڵینەوە سەبارەت بە دۆخی ناو زیندانەکان شاندێکی ڕەوانەی تورکیا کردبوو کۆتایی بە لێکۆڵینەوەکان هێنا و شاندەکە بە سەرۆکایەتی وۆلفانگ هەینێر لە ڕۆژی لە مانگی ئایاردا دەستی بە لێکۆڵینەوەکان کردبوو. لەو چوارچێوەیەدا دوێنێ ڕایگەیاندووە کە کۆتاییان بە ئەو لێکۆڵینەوەیانە هێنا و ڕاشی گەیاندووە کە ئەنجامەکەی بۆ ڕایگشتی لە داهاتوودا ئاشکرا دەکەن. لەم نێوەندەدا جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕادەگەیەنێت کە لەسەر BBC بڵاو کراوەتەوە ڕادەگەیەنێت کە سەبارەت بە ئێران قۆناغێکی نوێ لە تەحریمەکان و یان گەماروەکان دەست پێ دەکەن کە لە ناویاندا مافی مرۆڤ و مەسلەی تیرۆریزم و گرێدان بە سوپای پاسدارانەوە لە ڕۆژەڤدا دەبێت. هەشتی شعبیش چەند گوندێکی دیکەی لە دەوروبەری مووسڵ ڕزگار کرد. ئەوەش دوایین زانیاریەکانە کە لە سەر سایت و ماڵپەڕەکاندا بڵاو بووەتەوە. بەڵێ بینەرانی هێژا بەم شێوەیە هاتینە کۆتایی ئاکتوێلێکی دیکە تا بە یەکگەیشتنەوە. ڕۆژ باش.